داگیرکاریەکانی نەک تەنها دەوڵەتی تورکیا بەڵکو با بڵێن ئێرانیش لەگەڵیە لەسەر هەرێمی کوردستان نەک ئەمڕۆ بەڵکو ساڵانێکە ئەو داگیرکاریە هەنگاو بە هەنگاو هەتاوەکو ئێستا هاتووە ئەوان هەر لە پەیمانی لۆزانەوە کاتێککە بڕیار درا وڵایەتی مووسڵ کە باشووری کوردستانە لە ژێردەستی ئەوان دەرهێنرا و درا بە حکوومەتی عێراقی هەر لەو سەردەمەیە لچێنرا بە عێراقەوە دژاتی ئەوان جارێکی تر سەری هەڵدا کاتێک کە ئەبینیت با بڵێن لە دەوڵەتی عوسمانی لەگەڵ سەفەوی ئەوان نەک تەنها ئەوان بەڵکو هەموو وڵاتانی داگیرکەر و زلهێز هەمویان پلانێکیان هەیە یعنی 100 ساڵ جارێ پلاننامە بۆ خۆیان دائنێن کە لە ماوەی 100 ساڵەدا ئەبێت چی بکەن هیچێک لەوانە پلانی استراتیژی ئەوان ئەوەیە کە ئەبێ وڵایەتی مووسڵ کە هەموو باشووری کوردستانەکات بە کەرکووک و با بڵێن هەموو شوێنەکانی تریشەوە ئەبێ بگەڕێتەوە سەر دەوڵەتی تورکیا خۆ لەم بینەیشا کاتی خۆی ئەمە لە ژێردەستی دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی تورکیا بووە دەوڵەتی عوسمانی و سەفەویە بووە بۆیە هەردووچان لە بڕینی بەشی خۆیاندان جارێکی تر بۆ سەر دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا ئەم دژایەتیکردنە ئەوان وەک ئێمە نین بەداخەوە یعنی ئەوەی کە تەنها پلانی نییە بۆ ژیانی خۆی بۆ 100 ساڵی خۆی تەنها کووردە بەڵام ئەوان هەمویان پلانیان هەیە و ڕۆژ بە ڕۆژ هەنگاویان بۆ ناوە هەر لەو کاتەوەی کە وەک دەوڵەتێکی ئیسلامی ئەوان تەسەڕوفەکەن و کوردە خەنە ژێر ڕکێکی خۆیانەوە هەتاوەکو بە ئەمڕۆ هەل ڕێگەی ڕاگەاندنەکانیانەوە هەر لە ڕێگەی کاڵەکانیانەوە بە تایبەتی کەرتی کشت و کاڵی کە بە یەکجاری ئەوان داگیریان کرد و کاریان لەسەر کرد یەکێکە لە ئەو پلانانەی ئەوان یعنی کەرتی کشت و کاڵی سەرچاوی قوتی هەموو کەسێکە هەموو وڵاتێک هەموو جیهان یعنی بەبێ کەرتی کشت و کاڵی ناتوانێت بەڕێوە بچێت و کاتی هیچ کەتی کشت و کاڵی نامێنێت دەستی کاریش نامێنێت و مرۆڤ بێ ئیرادە ئەبێ و ئەو کاتە یعنی لە وڵاتێکی بەرهەمهێنەرەوە بێ بە بەکارهێنەر و ئەوانیش یەکێکی تر لە استراتیژی ئەوان دەوڵەتانی داگیرکەر بێگومان دوو شتی ئەوان هەیە کە با بڵێن سەرمایە خۆیانی پێپڕەکەنەوە یەکێک چەکە یەکیش دەرمانە ئەوان یان شەڕ دروستەکەن هەتا چەکەکانیان سەرفەکەن و نەخۆشی دروستەکەن هەتا دەرمانەکانیان سەرفەکەن کاتێککە کەرتی کشت و کاڵیە باشووری کوردستانە شکست پێهێنن یان لەم ڕێگایە و بەروبوومی خۆیانی کشت و کاڵی ئەنێرن هەمووی وەک لە ماوەی ئەم چەند ساڵە لە هەموو ڕاگەاندنەکانەوە دەرکەوتووە کە چەند کاڵای تورکی و ئێرانی خراپ هاتوۆتە باشووری کوردستان جگە لەوانەی کە لە حدودەکان پێیان ئەزان و ئەیان گەڕێنەوە چەندی تریش بە قاچاقیەتە ناو باشووری کوردستان و ئەو هەمە نەخۆشینە بۆچی بەو شێوەیە پەرەیستاندووە ئەمە یەکێکە لە داگیرکاریەکانی ئەوان کە سەرچاوەیەکی سەرەکی بووە دوای ئەوە بە هەموو شێوەیەک با بڵێن کەناڵەکان بەداخەوە کەناڵەکانی ڕاگەاندنی باشووری کوردستان کە هەندێک لەوانە هیچ سنوورێکیان نییە و لەگەڵەوەشە با بڵێن هیچ استراتیژیکیان نییە بۆ ئایندەی ئەم وڵاتە هەر لە با بڵێن کۆمەڵایەتیەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە پەروەردەوە با بڵێن کلتوریەوە نەتەوایەتیەوە نیشتیمانیەوە یان ئەو شتانەی کە تورکیا و ئێران بۆ خۆیان یان دژی کورد تۆماری ئەەکەن ئەیهێنن جارێکتر لە کەناڵەکانی خۆمانە پەخشێکەن و کەناڵەکانی پێپڕەکەنەوە کە چەندین جار ئەمە لەلایەن چالاکەوانانەوە لەلایەن کەسانی بەهەڵوێستەوە ئیدانە کراوە ئیمزای بۆ کۆکراوەتەوە کە ئەمانە کاری خراپیان لەسەر کۆمەلگای ئێمە کردووە بەداخەوە ئەو ئاخارەی کە ئەبینی ئێستا گەنجانی ئێمە یا با بڵێن هەرێمی کوردستانی ئەمە تێدا چووە ئەو تاکە بە ئیرادەی کە ئێستا ناتوانێت هەڵوێستێک دەربڕێ بەرامبەر بە هۆمۆ داگیرکاریە لەوانەوە سەرچاوی گر بۆیە پێش هەموو شتێک ئەبێ جارێکی تر ئێمە بین لە ڕاگەاندنەکانەوە جارێکیان لەگەڵ مەلایەک من قسەم کرد وەک ڕاگەاندکارێک وتی ڕاگەاندنەکان لە پێشی مزگەوتەکانەوە چونکە پێشەوەی مناڵێک بچێتە مزگەوتەوە فێری با بڵێن کە مەسلەی ئاینی مەسلەیەکی با بڵێن استراتیژی با بڵێن تەنانەت کلتوریە لە وڵاتی ئێمەدا مناڵەکان زوو ئەنێرنە بەر قورئان و ئەوانە بەڵام لە پێش قورئانیش ئێنێرێتە بەر ڕاگەاندن چونکە مناڵەکە لە شەژمانیەوە لە بەردەم تەلەڤیزیۆنەکە بەجێ هێڵات بەداخەو خراپتر تەکنەلۆژیای ئێستا کە موبایلەکانە ئەیدا بەدەستیەوە ئیتر تۆ نازانی ئەمە چ تاکێکی لێ دەرەچێت بەڵام ئەمە عاقبەتەکەیەتی بەڵام هیوادارم ئێستاش ئومێد هەیە جارێکی تر تاکی ئێمە هەڵوێست وەرگرێت کەسانی بە هەڵوێست کە هەن بێنە لای یەک جارێکی تر یەک دەنگیەک یەک هەڵوێستیەک دروست بکەن هەتاوەکو بتوانین هەڵوێستێک بەرامبەر داگیرکاری لە هەر جێگایەکەوە بێ بە باشووری کوردستان ئاستەنگ بکەین